الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزان، لەوانەی ئەمڕۆیە ئەچینە خزمەتی ئاڵتوونێکی بچکۆلە ناو لاشەیە کە هەر شوێنەکەشی بە شوێنی خشڵ و هەڵواستینی گردن و لە شان و ملا ئەبێت، ئەندامێک کە لە ئاڵتوون زۆر بەنرخترە، ئەندامێک زۆر بچکۆلە، بەڵام بەقەدەر حەجمی خۆی نییە. لە حەجمی خۆی زۆر زیاتر کاریگەری لەسەر لەشی ئینسان هەیە، بەقەدەر حەجمی نیسکێکە. لە ناو ملا جێگیر بووە. دکتۆرەکانی پسپۆڕی نەشتەرگەری یاخود توێکاری زۆر بە ئەستەم لە کاتی پێویستایی دۆزنەوە و زۆر بە ناوازایی بۆی ئەگەڕێن بە وردی بۆ ئەوەی کە لە دەستیان نەچێ، چکە لە دەستچوونی ئەو ئەندامە لە دەستچوونی ژیانێکی ئاسایی ڕۆژانەیە کە ئینسان خوای گەورە پەنامان بە ئەبێ بە ئینسانێکی کەم ئەندام و لە زۆربەی چالاکیەکانی ڕۆژانی ئەبێ و پێویستی بە چارەسەر و بە خۆراک و بە عیلاجی بەردەوامە بێ. بابزانین ئەو ئەندامە بەم گرنگیە شایستی ئەوە نییە کە ساتێ لە خزمەتیا بین. تەخواز عزیزەکان، ئەوەی کە ئێستاکە نەڕوویدا، ئەوەی کە بینیتان لەم نەخۆشە، تەنها کێشەی غودەی کالیسیۆمی هەبوو. غودەی کالیسیۆم کەوتۆتە شۆوە، کەوتۆتە پشتی غودەی دەرەقیەوە. سوبحان الله، ئەوەندە بچکۆلەیە 40 میلیگرام هەر دانەیە لەمانە. خوای گەورە 4 دانە وەکو احتیاط بۆ ئینسان دروست کردووە. ئینسان نەتوانێت بە نیو دانەیان بژی، بە نیو دانەیان لەو 4 دانەیە. ئەمە چییە کات ئالێرانەیە؟ ئامەیە ڕێژەی کالیسیۆم لە لەشا بە بەڵانسی ڕائەگرێ. بۆیە خوای گەورە 200 چاوی خوێنی بۆ ناردووە بۆ ئەوەی کە ئەمە نەمرێ و پڕخوێن بێ و بتوانێت چالاکی خۆی ئیش بکە و خوێن هێنبەریشی لێ گرتوتەوە بۆ ئەوەی کە بەناو سوڕی خوێنە بڵاوی کاتەوە. ئەم غودەی کالیسیۆمە گرنگەکەی لەمەدایە. ئێمە لە تۆبا پێڵین بینیشان لە کتێبەکانی خۆتانە پێوتێت دێرتی گۆڵد. ئێمە کە لە کاتی عملیاتە بۆیە گەڕین پێوتێ ئاڵتوونی تەڵخ. ئەم ئاڵتوونە تەڵخەیە کە دکتۆرەکان لە کاتی جەراحەیە تەواو حسابی بۆ ئەکەن و وردەکاری عملیاتەکە هی خوددە ئەم بەشەیە کە نابێ ئەم خودەی کالیسیۆمە لە لاشە ببڕن یاخود حەت تاوای لێ بێ کە خوێنی بۆ نەچێ، چکە گەورەترین کاری سەرڕۆدا وەکو لە نەخۆشەکەیە بە چاوی خۆتا بینیتان ئالێرانەیە. ئەم کالیسیۆمە ئەگەر نەقسی کە چییە بێت؟ ئەم کالیسیۆمە بەس ئەونا نەقز بێت، هەموو لاشەی ئینسانەکە تێکەچێ، لەشی هەمووی مێرو لە ئەکاڵی خسووتەتە سەر هەزە، پێوتێن نەمنس، پارەسیزیا، لەشی هەمووی سڕە، بێتاقەتە، حتا دوایی دەسی ئاوا گۆجە بێ، پێوتە کارپۆپیدڵ سپازم، دەسی نەخۆشەکە ئاوە. جا بەرە ئەوە چ دەودێ لاشی ڕق بێ، ماسوولەکانی هەناسەدانی ڕق بن، وەڵحاصل ژیان لەم نەخۆشە تێکەچێ. بۆیە بینیت کە نەخۆشەکە تووشی ئەم حاڵەتە بوو، لە دەرەوە تەشریفی هێنا، ئێمە داخڵمان کرد، دەسی ستافە بەڕێزەکان خۆش بێ، وەی ساکەنە چیان بۆ کردووە خسوویانەتە سەر عیلاجی کالیسیۆم، ئەبێ بەردەوام عیلاجە وەرگێ. هیواداری ئینشاڵڵا شتەکە کاتی بێ بە بۆنەی حاڵەتێکی نەخوازراوە بێ خودەی کالیسیۆمەکانی لە ئیش کەوتە بن، بەڵام بزانن ئەگەر ئەم ئینسانە ئەم کوڕە گەنجە جوانە هەموو ژیانی ئاوا بێ، ئەبێ چی بێ؟ یعنی تەواو ژیانی تەحتیمە بێ. بەڵام ئومێدەکەین ئینشاءڵڵا پاشم عیلاجانە و پاشان ڕۆژێکی تر نەک عیلاجەکان چاکی کاتەوە خۆی چابێتەوە، چکە هیچ عیلاجێکمان نییە بۆ چارەسەری ئەمە. حەزەکەم حقیقەتە بزانن ئێمە تەنها قەرەبووی کالیسیۆمی بۆ ئەکەینەوە لەم کاتەیە و دواترە بێ ئەم نەخۆشە خۆی چابێتەوە. ئێمە وەکو فێرخوازی پزیشکی ئێمە بێ لە هەموو کەسە ئیمانمان پتەوتر بێ، چکە ئەم حقیقەتانە بە چای خۆمان ئەبینین. ئەم پاراتاڕۆی هۆرمۆنانە، ئەم هۆرمۆنانی کە غودەی کالیسیۆم ڕێگەخەن تەنها 84 ئەمینۆ ئەسیدن بە شێوەیەکی زۆر ورد و ئاقلانە بە دوای یەکا ڕیز بوون. یەک دانە پێش ئەوی تریان بکەوێ هەموو ئیشەکە تێکەچێ. 84 ئەمینۆ ئەسید، هەر ئەمینۆ ئەسیدێ لە کۆمەڵێک پرۆتین و کاربۆن و ئۆکسجین و نایترۆجین و شتی تر پێک هاتووە کە خوای گەورە ڕێکی خستووە. ئەمانە ئەبن بە ئەمینۆ ئەسید کە پێوتێ مادەی خاو سەرەتایی پرۆتین. ئەمانە ئەم هۆرمۆنە پێکەیەن و دروستیەکەن. ئەمە چی لە لاشی بنوتەوە کا بەڕێزەکان؟ ئەمە واکە کە ڤیتامین دی لە لاشەیە دروست بێت و لە لاشەیە چالاک بێ. کە ڤیتامین دی دروست بوو، لاشە ئینێرێ بۆ شۆ، لینێرێ بۆ جگەر. جگەر ئەبێ ئیمزای لەسەر کە مادەیەکی هایدرۆکسیلی باتێ بۆ ئەوەی کە چالاک بێ. هێشتا ئەلە بڕۆ ئیمزایەکە ماوە لای گورچی لە بیکە.
ئەچێ گوچیلەش لێ ئیمزایەکی بۆەکە یەکیان لەسەر کاربۆنی 1 یەکیان لەسەر کاربۆنی 25 سبحان الله هەموو ئەمە تەواو بوو ئەنجا ڤیتامین دی چالاکە بێ ڤیتامین دی چالاک بوو ئەنجا کالیسیۆم بژێ لە ناو ڕێخواڵەوە سەیرم عەزەمەتی پەروەردگارەکە کە خوای گەورە ئەمەی دروست کردووە دواتر کە ڤیتامین دی چالاک کرد دروستی کرد ئەنجا خۆشی چی ئەکات خۆشی ئەچێ بە ئێسکەڵێ کالیسیۆم بۆ دەرکە کالیسیۆممان کەمی کردووە و پێویستمان بە کالیسیۆمە و لەو مەخزانە گەورەی خۆت کە کالیسیۆمە ئەلێ ئێمە پێمانەوە دیارە چکە خوێن بەشی ئەوە ناکە کالیسیۆمی نەقز بێ بەس تۆ ماشەڵڵا هەموو گیان و ئێسک و هەمووی کالیسیۆمە ئەتوانی بە قەرز بمانیتێ لەبەرەوە بە قەرز کالیسیۆمی لێ وەرەگرێ ئەی خاتە ناو خوێنەوە بۆ ئەوەی کە ئینسانەکە تووشی نەقزی کالیسیۆم نەبێت ئەنجا پرس بە هەموو لاشە ئەکا لەگەڵ کالسیتۆنینە لەگەڵ هۆرمۆنەکانی ترا بە هەمویان هەوڵەدەن چی بکەن بە هەمویان هەوڵەدەن ڕێژی کالیسیۆم لە ناو خوێنە بە شێوەیەکی زۆر طبیعی 8.5 میلیگرام پێر دەسیلیتر بۆ 10.2 بە ڕێژەیەکی زۆر طبیعی ڕاگرن یعنی سەیری ئەم ڕێژەیەکە سەیری ئەم ڕێنجەکە کە ئەگەر ئینسان بەردەوام خوێنەکەی بە مختبەرەوە نەبێ ناتوانێت ئەمە بۆ شێوەیە وردەکاری ڕاگرێ و بەو دەقیقیە بیپارێزێ بەڵام بەردەوام جا عەزەمەتی ئەمە لە چیایە عەزەمەتی ئەمە لەوەیە کە ئەم غودەیە خۆی سامپڵەکە وەرەگرێ لە جیهازەکەی خۆیە فەسی پێەکە ئەو جیهازەی کە ئەم فەسی پێەکرێ جیهازێکی گەورەیە و لە وڵاتان و لە شوێنەکانی پێشکەوتەکانەوە نەبێ دروست ناکرێ وەکیتی تایبەتی خۆی هەیە ئەم بەبێکیت بەبێ کارەبا بەبێ سۆلیوشن بەبێ کەسێکی شارەزا بە دیارەوە خۆی سامپڵەکە لە خوێن وەرەگرێ بەردەوام هەموو چرکەیەک پێڵێ ڕێژی کالیسیۆمەکە ئاوایە ئەنجا بەپێی ئەوە بەپێی زەڕوڕەتی بازار بەپێی زەڕوڕەتی خوێن و وەسعی نەخۆشەکە کالیسیۆم ئەخاتە ناو خوێنەوە نەیاڵێ لەو ڕێنجە یەک تۆز بەرز و نزم کە چونکە ئەگەر کەمی کرد ئاوای لێ دێ بەرزی کرد تووشی بەردی گوشی و تووشی نەخۆشی ترە بێ بۆیە ئەبێ ئەو ڕێژەیە زۆر بە دەقیقی ڕایگرێ ئەم کالیسیۆمە لە کوێ هەیە لە شیرا هەیە سبحان الله شیریش دائما باشترین نوعی شیر چییە شیری فرێشە نابێ شیرەکە کۆن بێ و نابێ شیرەکە مابێتەوە بۆیە ئەم پاراتارویدا ئەو نە فرێشە هەموو 4 دقە جارێک خۆی تازاکاتەوە یعنی بەردەوام کالیسیۆمی فرێشێنێتە ناو لاشەوە عجیبە عجیب یعنی 4 دقەی پێ ناچێت 4 خولەک خەڵەس و ڕێو پاراتاروی دیتر هۆرمۆنی تر دەرەکە بۆ ئەوەی کە بتوانێت ڕێژی کالیسیۆمەکە ڕاگرێ ئەمە ئەگەر ئەمە نەبوو چی بۆ ئەکرێ خۆشەویستەکەم ئەمە بە هیچ شوێ عملیات ناکرێ و تەنها چارەسەرەکەی ئەوەیە ئێمە ئەو کالیسیۆمەی بینێ و بە حەپیش بیدێنێ سەرەبەری کە کالیسیۆمەکەی زۆر دابەزی و ناچارە بین باوکی من هەموو سەرە سەعاتێ دەنگی حەپی بنێ بێ ئاوێکی زۆری لەگەڵا بخوا بە حەپەکە بجوێت باشە بە قوربان و بەکاری بێنێ ئەبێ کالیسیۆمەکە ڤیتامین دی لەگەڵا بێ و دەرزەکەشی لە قەتع مەکەن هەتاوەکو وردە وردە حەپەکان ئیشەکات بەردەوام تەشجیعیشی کەن کە شیری بۆ بێن شیری طبیعی با شیری طبیعیش بخوا هەتاوەکو خۆی چاکە بێتەوە کە خۆی چا بۆ ئەنجا و کاتێ ئینشاءالله ئەچێتەوە ماڵەوە تەمەنێ مەدومان نایە بڵێین دەرێکی بەس ئیزنێ دەین و ئینشاءالله ئەچێتەوە ناو ماڵ و مناڵ بە سەلامەتی و خوای گەورە شفای بە ئەمە ئەو ئاڕازانە بوو کە نەخۆشەکە پەیوەندی پێوەی هەیە هەندێک شت جار هەیە نەخۆشەکە ئەستان پەیوەندی بە غودەی کالیسیۆمەوە نییە بەڵام کێشی کالیسیۆمیشی هەیە دەریش ناکەوێت بۆ نمونە تۆ تەسەوڕەکەیت ئەم حاڵەتە نەخۆشی بچۆ بەلای دکتۆری نەفسی کێشەکە لە کالیسیۆمیا بێ بەڵێ حتا ئەبێت هۆی تێکچوونی باری دەرونیە بێتەوەی قەلەقی ئەبێت هۆی خەمۆکی لە نەخۆشە ئەگەر بە شەرتێک لەبەرەوە دکتۆری نەفسیەکانیشمان کە ئینشاءالله هەندێکتان بوومە دکتۆری نەفسی لە مستەقبەلا ئەبێ ئاگاداری ئەمەش بن کە ئەگەر نەخۆشە گوتی یەکسەر فاسی کالیسیۆمەکەی بۆ بکەن فاسی غودەی بۆ بکەن بۆی کە جارێ ئەوانە ئەکسکلود کەن کە ئەم نەخۆشیە حاڵەتەکەی لەوە دەرناچێت بەردی گوچیلە یعنی ئەم نەخۆشی ئەکرێ بەردی گوچیلی بۆ دروست بێت و گوچیلە چەند لە خوارەوەیە بەڵام ئەم غودە بچکۆلەیە دروستی کردبێ چکە ئەمەیە کە تەنزیمی لاشەڕێکە خات بۆ نمونە لێدانی دڵ قووەتی دڵ قووەتی ماسوولکەکان هەموو ئەمانە ئیشی دەمارەکان هەموو ئەمانە بەم شێوەیە ئەتوانێ ڕێکی خا بۆیە لەسەر یەک تەوەرەمە ئیش ناکات لەسەر هەموو لە دڵەوە بۆ ماسوولکە بۆ دەمار بۆ مێشک بۆ باری دەرونی بۆ حتا گیرسانەوەی خوێن ئەبێ کالیسیۆم هەبێ بۆ ئەوەی کە خوێن بکەسێتەوە یعنی هەتا ئەو حەدە ئەمە کاریگەری هەیە ئێوە جەنابتان وەکو فێرخوازێکی ژیر تەسەوڕەکەن ئەمە لە خۆیەوە دروست بوو بێ نەخێر ئەگەر تەنها نەخۆشێک باری خۆینە باری ئەم غودەی تێکچوو بێ بزانە هەمومان بۆی شپرزە ئەبین بە خۆمان بە ستافمان بە خستەخانەمان
بە مختبەرمان، بە سەیدەلێمان، بە وردمان، بە شوێنی داخڵبوونی نەخۆشمان، بە کەس و کاری نەخۆش هەمومان سبحان الله ئیشی ئەومان پێ ناکرێ. لەبەرەوە ماوەتەوە بڵین چی؟ بڵین ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. خوایە والله ئەمە بەگاڵتە دروست نەکردووە، ئەوی وا حاڵی بووە ناحاڵیە. خوای گەورە حاڵیمان. بە بەهاترین معدن لەسەر زەویە زیوە؟ نەخێر. ئاتۆنە؟ نەخێر. پلاتینیۆمە؟ نەخێر. تەکنیشیۆمە؟ نەخێر. رادیۆمە؟ رادیۆم 4 ئەونەی ئاتون بە نرخترە، بەڵام ئەم ئاتونی کە ئێمە هەمانە پێوترێ ئاتونی ڕەش یاخود پێوترێ غودەی کالیسیۆم، بە مسقاڵ و بە کەمتر و بە نانۆگرام و بە هیچ شتێک ناپێورێ. من نازانم هیچ ناوێکی بۆ بدۆزمەوە، چونکە هیچ شتێک نییە لەسەر زەویە بتوانێت قەرەبووی ئەم ڕژێنە بکاتەوە. بە جۆرێک ئینسانەکە ئەگەر لە دەستی چوو بەردەوام ئەم لاشەی ئاوارەقە بێت، ئەبێ لەم دەرزیانەی فریا بخەیت، بۆی هەڵواستیت، داخلی خەستەخانەی کەیت، بە تایبەتی و نەخۆشانەی کە دوای عملیات تووشی ئەم حاڵەتە ئەبن، و ئەبێ بەردەوام ئەم حەپانە کە بە شێوەیەکی زۆر پرۆفشناڵی دروست کراون، نەک بەدەنک، ئەبێ بەمشت بیانخوا، هەتاوەکو بتوانێت قەرەبووی کالیسیۆمەکەی بۆ بکاتەوە. لەگەڵ ئەوەشە هەموو لاشەی ئەتەزێ گیانی ڕەقە بێ و بێتاقەتە بێ، و لەوانەیە کاریگەری بۆ سەر دڵ و بۆ سەر هەناسەدانیشی هەبێ. بۆیە بەڕێی من هەموو جارێ لە عملیاتی شاکە دووبارە یەکەمەوە پێوترێ پارا تایرۆید گلاند. بە هاوکارەکانم ئەڵێم ئاگاتان لە پاراکان بێ، چونکە پارە بە پارە ناکڕێ. ئەگەر بە پارە بکڕایە ئەوە بەڕاستی قەرەبووکردنەوەی ئاسان بوو، و بەداخەوە ئەڵێم هیچ شتێکیش نییە وەکو چۆن گورچی لە یەک نەقڵەکرێ، وەکو چۆن خوێن نەقڵەکرێ، ئەم پارایە لە ئینسانێکی طەبیعیەوە بۆ ئینسانێکی نەخۆشیش بە هیچ شێوەیە نەقڵ ناکرێ. ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. بۆیە بزانە خوای گەورە چ بەخشیشێکی لەگەڵ کردووی کە ئەمی پێبەخشیویت، و بێخەمی کردویت لەوەی کە بە شوێن دەرمان و بە شوێن عیلاج و خەمی ڕێخستنی کالیسیۆمی ناولاشەوە بێ بە ئەندامێکی بچکۆلەتر لەوەی کە تەسەووریەکەیت. خوای گەورە هەموو ئەم ئەرکی لە کۆڵ کردویتەوە، دەی ئەرکی تۆ چییە؟ ئەرکی تۆ ئەوەیە کە تەفەڕوقی بۆ عیبادەتی خوایەک و پەروەردگارێک کە ئەفەرمێت وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. ئەگەر نیعمەتەکانی خوا ببژێرن تەواوی ناکەن. نەخێر، ئەگەر یەک نیعمەتی خوا ببژێرن تەواوی ناکەن. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.